ئینسان تاوەکو بە تاقیکردنەوەی قورسدا نەڕوا دانامەزرێت و پێناگات و ناگاتە پلەی بەرز. تۆ بتوێ بە ئیسراحەت بە بێوەیی بڕۆی لێ خوڕی، هیچ کەس لە قسەی خۆش و باشتر باست نەکات و کەس لۆمەت نەکات و کەس قسەت پێ نەڵێت و کەس ئەزیەتت نەدات و ساردی و گەرمی نەبینی و فەقیری و نەخۆشی نەبینیت و ترس و ناڕەحەتی نەبینیت و بژڵێ من دەمەوێت کەسێکی خاوەن منزیلەت بم لای خوا و خزمەتکار بم، بەخوا ناتوانین، ممکن نییە. لەن تومەکەنە حەتا توبتەلا، تاوەکو تاقی نەکرێتەوە ناگەیتە ئەمان و استقرار و پلەی بەرز. خوای گەورە فەرمێ وەفەتەناکە فتوونە، تۆمان بۆ پلەیەکی بەرز دەوێ ئەی موسا، بۆیە بە ئەنواعشیەوە تۆمان تاقی کردوتەوە، بە تاقیکردنەوەی قورسدا تۆمان بردو و ڕزگارمان کردویت.